ئەنجا شەراب چی لە ئەم بەشەرە کاکەی خواتەوە عقلی لای خۆی نامێنە تەوازوناتی نامێنە تەوازونی قسەکردنی پارسەنگی ڕفتاری ڕوتی لە ترەبا لە ڕۆشتن دوایەوە عدوانیە بێ دژمنکارانە ڕفتارەکە بەڵام ئەوی مخدراتە کێشێ هەمان حاڵەتی شەرابەکەی بەسەرادێ بەڵام تووشی فتورە بێ فتور واتە خاوبوونەوەی لەشی بەڵام هەردووکیان هەر نەشویان تووشە بێ نەشویانی چێژێکی لێوەرەگرن هەردووکیان بۆیە ئالوودەی ئەبن بۆی تر بەردەوام ئەی کێشن لەبەرەوە ئەو کەسەی کە مخدراتیشی کێشاوە حکمەکەی 80 جەلدەیە والله تعالى عالم وەکو 80 جەلدە وەکو کەسە شرابی خواردوت إمام ابن تيمية رحمة الله عليه لە لاپەڕەنەوە تدوی سیاسی شەرعیە ئەفەرمێ والحشيشة المصنوعة من ورق القنب ئەو وەرقی قینەبە ئەوە طبعا هەر مەشهورە قینەبی هندی و مەغریبی و ئەوانە ئێستا طبعا ئەیچێن و هەر لەوە حەشیشەکەش دروست دەکرێتەوە ئەمیشە فەرمێ ئەوەی کە لەوە دروست کراوە حرام يجلد صاحبها كما يجلد صاحب شارب الخمر ئەو کەسەی ئەمەی بەکارهێناوە بەعەربی پێڵێن یەتەعاطا ئێمەڵێن ئەی کێشێ ئەو کەسەی کە ئەم حەشیشەی یا ماریوانایی کێشاوە یا ئەم ویدەی کێشاوە حکمی وەکو شەراب خۆرەکە وایە کە 80 جەلدە لێتری وهي أخبث من الخمر إمام ابن تيمية رحمة الله عليه فرمي وهي أخبث من الخمر من جهة أنها تفسد العقل والمزاج لشراب خرابترە چونکە هەم میزاجی خەڵکەکە تێکەدا و هەم هزر هۆشیان لای خۆیان نامن حتى يصير في الرجل تخنث ودياثة تەنانەت کابرا وای لێ دێ ئەخلاقی نێرەمووک و ئەخلاقی گەوادی تووشە بێ وغير ذلك من الفساد خراپەکاری تری تووشە بێ والخمر أخبث من جهة أنها تفضي إلى المخاصمة والمقاتلة بەڵام شەراب لە لایەنێکی ترەوە خراپترە لەم کە سەرە کێشێ بۆ دژمندارەتی و شەڕنانەوە و وەکیلاهما يصد عن ذكر الله هەردووکیشیان خەڵک دوورەخەنەوە لە ذیکری خوای گەورە و لە نوێژ و لەبەرەوە حتما حرام